دابشکردنی سەرپۆش و تەسبێحی ئەلکترۆنیە بەسەر ئافرەتانی قەڵات زێدا لەلایەن ڕێکخراوی خوشکانی ئیسلامی لقی ڕانیە بە بۆنەی هەفتەی باڵاپۆشیەوە. سەرپەرشتیارانی چالاکیەکە دەڵێن ئامانجیان هاندانی ئافرەتانە کە ببن بە باڵاپۆش و فەرمانی خودای گەورە جێبەجێ بکەن. ئێمە وەکو لە قەیڕانی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان ئەمڕۆ بە بۆنەی ڕۆژی جیهانی باڵاپۆشیەوە هەستین بە سازدانی چالاکیە کە خۆی بینێتەوە لە دابشکردنی لەچک و تەسبیحی ئەلکترۆنی لەناو بازاڕی قەڵازێ کە ژمارەیان 100 لەچک و 100 تەسبیحی ئەلکترۆنیە. ئامانجمان لە چالاکی لەم جۆرە زیاتر دڵخۆشکردن و هەندانی خوشکان و بە تایبەتیش کتانی گەنجی دەڤەرەکەمانە. هاوڵاتیان دەستخۆشی لە ئەنجامدانی ئەو چالاکیە دەکەن و با کارێکی باشی دەزانن. پێیان وایە ڕێکخراوەکە لا خەمی دین و ژینی ئافرەتاندایە. لە ڕۆژی جیهانی باڵاپۆشی پیرۆزبایی لە سەرجەم ئافرەتانی موسڵمان دەکەم بەتایبەت ئافرەتانی کوردستان. داواکارم ڕێژەی باڵاپۆشی لە هەرێمی کوردستان ڕوو لە زیادبووم کات. سپاس بۆ ڕێکخراوی خوشکانی ئیسلامی لە قەڵازێ بۆ زیندوکردنەوەی ئەم ڕۆژە بە دابشکردنی چەند پێداویستیەکی باڵاپۆشی بە هیوای ئەوەی کە بەردەوام بێت. داوا لەو ئافرەتانە دەکەم لەو خوشکە بە ڕێزانەی کە باڵاپۆش نین باڵاپۆش بوون ئەوانەشی کە بە باڵاپۆشن زیاتر گرنگی پێ بدەن و ئیحتیمامی پێ بدەن. جیاوازی نێوان ئافرەتی باڵاپۆش و ئافرەتی سفر ئەوەیە کە وەک بیهێنە پێشتاوە دووەک بڵێ شیرینیەک ئێستا کاتێک کەسێک دەچێت بۆ بازار دەچێتە دوکانی شیرینی ئەو شیرینەکە داپۆشراوە زیاتر خواسی لەسرە وەک لەوەی کە شیرینیەکە ئەنی دانەپۆشراوە. هەموو ساڵێک 2 وەکو ڕۆژی جیهانی باڵاپۆشی دەستنیشان کراوە و لەسەر ئاستی جیهان چالاکی جۆراوجۆر ئەنجام دەدرێت. بەو بۆنەیەشەوە ئەم ساڵ لە هەفتەی باڵاپۆشیدا ڕێکخراوی خوشکانی ئیسلامی لقی ڕانیە دیاری بەسەر بەشێک لە ئافرەتانی قەڵاتزێدا دابەش کرد. ڕێناس ئەرسەلان، کەناڵی پەیام، قەڵاتزێ.